لەبەرچاومە دوجار من و تەنهایی پێکەوە دەمێنینەوە ئەو ئاگری جگەرەکەی دەکوژێتەوە و منیش بۆ هەتایە شێرکۆ بێکەس کەممان هەیە گوێمان لە شعرەکانی نەبوو بێ یاخ شعرەکانیمان نەخوێندبێتەوە و نەیناسین ئەوەی تر کەڵە شاعیرێکی کووردا کە هەردەم شانازی پێوەکەین و لە یادمانە جا لە شاری سلێمانی ئەو ماڵەکەی ماڵە جوانەکەی ئێستا کراوەتە مۆزەخانە کە ئەمە بیرۆکەیەکی زۆر جوان و نایابە بۆ ئەوەی خەڵک لە نزیکەوە شێرکۆ بێکەس زیاتر بناسێت لە بەشێکی ماڵەکەدا چی نمایشەکرێت ئەو کەلوپەلانی لە ژیانی ڕۆژانەی بەکاری هێناوە چاویلکەیە ڕادیۆیە پێنووسە هەموو ئەو کەلوپەلانە خەڵکەتوانێت لە نزیکەوە بیبینێت لە بەشێکی دیکەی مۆزەخانەکەشا بەرهەمەکانی کە بە چەندین زمانی جیهانی دیکە وەرگێردراون ئەو بەرهەمانە هەمووی لەوێ نمایشەکرێت جا مۆزەخانەکە بە شێوازێکی مۆدرن دروست کراوە و لە هەفتەیەکدا چەند ڕۆژێک بەڕووی خەڵکا کراوەتەوە کە بتوانم سەردانی بکەن پێکەوە بینەریان فیچەرابیت ئەوەندەی نان بیری برسی و ئەوەندەی ئاو بیری تین و ئەوەندەی شەهید بیری مناڵی و ئەوەندەی زیندان بیری ئازادی و دەرێ ئەکات بیری ئەەکەم من دڵیان چرا هەرەی دۆزێتەوە چونکە هەردووچیان هەر کوڕی ڕووناچین و چونکە بران هەر دێ بۆلام بەڵام ڕەنگە لەبەر ئازاری دڵەکەی هێواز بوات درەنگ بکات یاخود لە ڕێگە لایدا بێ و چوو بێ بۆ لای نانەکەنی و ئێرە ماڵی شێرکۆ بێکەسە بە دروستی لە 15 حوتی 1970 هەتاکو 25 چواری 2013 لە ماڵەیە باوکم ژیاوە بیرۆکەی دروستکردنی مۆزەخانەکە ئاگەڕێتوانێ بۆ هەندێک لە قسەی خۆی و کە ویستێتی لە پارتی ئازادی بنێژێ ماڵەکەی پرێ بە مۆزەخانە ئەم قسەیە بە نووسین نییە بەس دەماودەم ڕۆشتووە کە حەزی کردەوە ماڵەکەی بکرێ بە مۆزەخانە لەگەڵ هاوڕەکانیدا و لەگەڵ هەموو ئەو خەمخۆرانی دیکە بیر لەوە کرایەوە ماڵە بکرێ بە مۆزەخانەیەک لەژێر سەرپەرشتی چاودێری برای بەڕێز دکتۆر هاوڕێی شێخدار و شێخنووری کامکارە ئەنجامدراوە بە بڕای من گرنگی ئەم ماڵە وەکو هەموو ماڵەکانی دیکەی دنیا بێتە ناسنامەیەکی نەتەوەیی ئەدەبی بۆ ئەم شارە من چەندین جار لەگەڵ باوکما خۆم سەردانی کۆمەڵێ لە نووسەرە گەورەکانی سوید وەکو سترینبەری و هەروەها شێکسپیر لە ستاسفۆردۆمانە پێکەوە چوونکە سەردانی ماڵەکەیمان کردو و بەدەم قومێک جگەرەوە کە هاتوتە دەرەوتی بە منی و جارێکیاوەتی ڕەنگە ڕۆژێکیش لە ڕۆژان ماڵی منیش بێ بە مۆزەخانەیە تۆ چوزانی کرێچێتی چییە و ڕەنگی چۆنە تۆ لە زوتایستی خاڵیت نەگرتووە تووشی لە توپەتبوونی دەروون و پوکانەوەی هیوانە بوویت خۆبەستنەوە بە تۆوە جۆرێکە لە خۆبەستنەوە بە سەرابەوە ئەم مۆزەخانەیە پاراستنی دەستنووسەکانی شعری شێرکۆیە کەلوپەلەکانێتی کە بەکارهاتوو وەکو چاویلکە و وەکو قەڵەم و وەکو ملپێچە سوورەکەی و وەکو سەعاتەکەی دەستی و کۆمەڵێک لەم شتانەی کە لەم ماڵە هەیە وەکو خۆی پارێزراوە ماڵەکە پێگاتۆ لە دوو بەشی سەرە و بەشی خوارەوەیە ما بڵێن ناندێنەکە چێشخانەکە پێشتر بۆتە کۆفی شۆپێکە بۆتە شوێنی با بڵێن فرۆشتنی کتێبەکانی کۆپیکردنی هەندێک لە چاویلکە و قەڵەم و شعرەکانی هەڵکۆڵراوە لەسەر تیشەرت و لەسەر کۆپی قاو لەسەر ئەمان نافرۆشێ بەشی خوارەوەی ژیان نامەکەیەتی و کتێبخانەکەیەتی و هۆڵی دانیشتنەکەیە سەری شەوانە ژوورێکی ئینتەرناشناڵیتەیە کە با بڵێن وەرجێڕانی شعرەکانی شێرکۆی بۆ سەر زمانە زیندوەکانی دنیا ئەو خۆی لەسەر چێ نووسیوە و چێژ لەسەری نووسیوە دواتر ژوورێکی دیکە هەیە بۆ نمایشکردنی دیوانەکانی شێرکۆیەوە بە یەکەم دیوانیشی دیوانی کورسیە کە نمایش کرا لە ژوورەدا و لە هەموو ماڵەکەشدا بە دەنگی شێرکۆ ئەو قەسیدەیە ئەڕوات و نمایشکردنی هەموو ئەو کەرەکتارانی ناو دیوانەکەی لەسەر ڕووپەلی دیوارەکان ماوە ئەو دیوانە ڕەنگە بگۆڕێ بێتە دیوانێکی دیکە کارکتەرەکانە گۆڕێ ئەەکەیتە سەرەوەی کە ناوڕۆکی کتێبەکەی چییە و لەگەڵ هۆڵێکی ئێڤنتە ئەم هۆڵی ئێڤنتە ناومان لێناوە هۆڵی 73 کورسی ئەو 73 کورسی ئاماژەیە بۆ ساڵەکانی تەمەنی شێرکۆ کە بەکاردێ بۆ کۆڕکۆبوونەوەکان بۆ ناساندنی کتێب بێ بۆ قسەکردن بێ لەسەر فیلمێکی تازە بۆ شعر خوێندنەوە بێ بۆ شەوی هەڵدا بێ بۆ یادەکانی خۆی بێ بۆ ئەم کارانەی ئەوە تەی کۆچ هەیە کۆجەکەم ئەوە تەی گر هەیە ئەسووتێم ئەوە تەی ئاو هەیە ئەخنچێم ئەوە تەی تیخ هەیە
قوربانین ئەوەتەی خاکەیە بێخاکم ئەوەتەی شاخەیە من تلۆرە بمەوە و ئەوەتەی دار هەیە لێی ئەدرێم من لە پێش موساوە ئاوارم. ئەم مۆزەخانەیە بێبەرامبەر ڕۆژانە کراوەیە لە سەعات دەی بەیانیەوە هەتاکو سێ نیوەڕۆ ڕۆژانی سێشەمە و چوارشەمە و پێنجشەمە و شەمان کراوەتەوانێ خەڵکێکی زۆر سەردانیەکەن لە نووسەران و لە هاوڕێیانی شێرکۆ ئەوەی کە لەلام گرنگە ئەمێ لێرە ئاماژەی پێبم سەردانیکردنی با بڵین قوتابخانەکانە ئەوەی لە لای من زۆر گرنگە دروستکردنی کولتوری چوونە مۆزەخانەیە لای زارۆکان و لای منداڵان و قوتابخانەکان کە بە بەرداوامی بە لێشاو دێن 30-40 کەس وەرەگیری لە بەرەی ماڵەکە خۆی 200 مەترە بۆی کە ئەو برادەرشکە لێرە کاگۆران کارەکات بتوانێت هەمویان بۆشی بکاتەوە و بۆیان وەکو ڕێبەریان بکە. دوپایمم ئەوەیە کە پێم خۆشە ئەم جۆرە کارانە وەکو مۆزەخانەت نەک تەنها بۆ شێرکۆ بۆ هونەرمەندان و نووسەران و شاعیران و سینەماکاران و ئەکتەرانیش بکرێت بۆ ئەوەی کە ببێتە ناسنامەیەکی کولتوری لەم شارەدا و لە شارەکانی دیکەی کوردستانیش بۆیە ئاواتەخوازم ئەم کارانە پەرەی پێ بدرێ و خەڵکانیش بێن سەردانی ئێرە بکەن لە وتارەکەی خۆمدا لە ڕۆژی کردنەوەی ئەم ماڵەدا لە ئەخی ڕستەی خۆمان لە دوا کۆتای ڕستای خۆمان وتم ئەم ماڵە جاران ماڵی ئێمە بوو ئێستا ماڵی ئێوەیە ئێستا ماڵی خەڵکە هیوادارم خەڵک بێ سەردانی بکە.